نۆ ڕۆژە مامۆستایان و فەرمانبەران مانیان لە خواردن گرتووە و داوای جێبەجێکردنی پرۆسەی تەوتین و پلەبەرزکردنەوە دەکەن. داوا دەکەن یەکێتی لە زۆنی سەوز خۆی یەکلایی بکاتەوە و ئەگەر لەگەڵ پرۆسەی تەوتینە باشکرا هەژماری مڕەت بکاتەوە. لە ژێرەوە کۆبوونەوەکەن لە ژێرەوە لە لایەکی تریشەوە بەڵام من تەوتی نەکەم، ئەوژەڵێ من ئەوە ناکەمەوە ئەوە ئاکەم. کورە پارەکە لە ژێرە هەمووی پارەکە بەیەکەوە بەشەکەن. ئێستا تۆ هەموو مانگێ پارەی ئەم میلەتە بەس بێشکە لە پاشەکەوت و لێبڕینی موچە و ئەمانەی کە کردوونیانە کە وەکو 2023 موچیان بڕی 10 و 12 پار 2024 مەسەڵەن موچەی مانگی 12 تا هەفتانەیاندا. ئەمە ئێستاوە تازەوە موچەی یەک ساڵی 2025. زعما یعنی چیان لە میلەتە نەکرد. داواکاری ئێمە لەم خێمەیە داواکاریەکەمان ئەوانەیە بۆیە بانیان گرتووە. داواکارین مامۆستایان فەرمانبەران موچەخۆران سەرجە موچەخۆران موچەکانیان بە نیشتمانی بکرێ. داواکاری ڕەوایی ئێمە بە نیشتمانیکردنی موچەکانمانە و پلەبەرزکردنەوەی مامۆستایانی میلاک و دامەزیادی مامۆستایانی گەیبەش بە شێوەیە میشەیی. هەموو فەرمانبەران بەگشتی لەگەڵ تەوتینان بە فەرمانبەرانی هەولێر و دهۆکیشەوە کە ئەوان لە ژێر زەخت و زۆران ناوێرن ئەمە دەرببڕن. ئێمە وەکالەتی ئەوانیشمان هەیە کە ئەتوانین بە ناوی ئەوانیشەوە بڵێن کەوانیش پێیان خۆشە تەوتین بێ، چونکە بە یەکجاری دەستی دزەکان لە گیرفانیان نادێتە دەرەوە. مامۆستایان دەڵێن نابێت یەکێتی لەگەڵ گورە گۆشت بخوات و لەگەڵ مەڕ شیوەن بکات. داواکاری مانگرتووان ڕوون و ئاشکرایە، یا تەوتین و پلەبەرزکردنەوە یا مانگرتن تا مردن. پارێزەرێکیش دەڵێت ئەگەر هەرێم پابەندی بڕیارە یاساییەکان نەبێت دەبێت فەرمانی گرتن بۆ ئەوانە دەربچێت کە سەرپێچی یاسا دەکەن، تایبەت بە جێبەجێکردنی پرسی تەوتین و بڕیارەکەی دادگای فیدراڵی. لە ڕووی یاساییەوە سزای سجنکردن حەبسکردنی هەیە بە پێی یاسای سزادانی عێراقی، ئەمە لە ڕووی یاساییەوە. طبعا ممکنە مراعاتی سیاسی بکرێن و بەبێ ئەو دۆخەی کە عێراق و هەرێمی کوردستانی تایە ئەنجینا لە ڕووی یاساییەوە بە دڵنیاییەوە بەرپرسێتی سزایی ئەکەوێتەوەتە دەسەڵاتی فیدرالی بۆی هەیە لە ڕێگەی دامەزراوە تەنفیزیەکانەوە لە ڕێگەی با بڵێن پۆلیس و وەزارەتی ناخۆوە بڕیاری دەستگیرکردن دەرکا یاخود سکاڵایش کە بجوڵێنێ بۆ ئەو بەرپرسانەی کە هۆکارم بۆ جێبەجێنەکردنی بڕیارەکە. سەرڕای هەبوونی بڕیاری دادگای فیدراڵی بۆ پرۆسەی تەوتین، بەڵام پارتیوێکێتی تا ئێستا لەگەڵ هەژماری منن. فەرمانبەران پیان وایە پرۆژەی هەژماری من درێژەدانە بەم قەیران و ئابلوقەداراییەی چەندین ساڵە یەکێتی و پارتی سەپاندویانە بەسەر موچەخۆراندا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.